ئێمە داوای ئەوە دەکەین دەستورەکەمان نابێت ڕەنگ و تاموبۆی مسلمانەتی و زۆرینەی خەڵکی پێوە نەبێ. مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان بەشداری کرد لە کۆنفرانسی یەکڕیزی و دەستور کە لە شاری هەولێر بە ئامادەیی سێسەرۆکایەتیەکەی هەرێم و سەرکردەی لایەنە سیاسیەکان و نوێنەری نەتەوەی یەکگرتووەکان بەڕێوەچوو. دەبێ واقعەکە و خۆی ببینین و جورئەتی ئەوەشمان هەبێت دانی پێدا بێنین. مامۆستا عەلی باپیر وتی دەستور فاکتەرێکی زۆر کاریگەرە بۆ پەیداکردنی تەبایی، بەڵام بەر لە تەبایی دادگەری زۆر گرنگترە. و دەستور بە بۆچوونی من فاکتەرێکی زۆر کاریگەرە بۆ پەیداکردنی تەبایی، بەڵام ئەگەر بە ڕیزبەندێکی لۆژیکی بۆ بابەتەکان بچین لە پێش تەباییەوە شتێکی دیکە هەیە زۆر گرنگترە لە هەموو شتەکانی کە باسییان دەکەین، ئەویش بریتە لە دادگەری. ئەگەر بمانەوێت تەبابین یەک ڕیز بین دەبێت دادگەری بچەسپێنین و دادگەری بناغەیە کە هەموو شتە باشەکانی یەکەی لەسەر دەچەسپن. سەرۆکی کۆمەڵی دادگەری تیشکی خستە سەر ئەوەی کە لە حکومڕانی 30 ساڵی ڕابردووی هەرێمدا بە عەقڵێتێکی حکومڕانی ڕەشید مامەڵە نەکرا و خەڵک پەروەردە نەکراوە. جەختیشی کردەوە کە دەبێت دەستور ڕەگدانەوەی نازنامەی گەلی کورد بێت کە گەلێکی موسڵمانە. ڕاستیدا من پێم وایە گەورەترین تەحەدا گەورەترین کۆسپ لە بەردەم دەستوردا ئەوەیە کە ئێمە وەکو خەڵکی هەرێمی کوردستان بەداخەوە کە ئەوە بۆ 30 ساڵ دەچێت ئێمە خاوەنی قوارەیەکی سیاسی خۆمانین، بەڵام تا ئێستا بە عەقڵیەتی حکومڕانیی ڕەشید مامەڵەمان نەکردو، بەتایبەت ئەوانەی کە حکومڕانن و خەڵکەکەشمان پەروەردە نەکردووە. من زۆر پەرۆشی تاشی کوردستانیمە بە کوردەوە بە عەرەبەوە بە مەسیحیەوە بە یەزیدیەوە بە هەموویەوە کە ئێمە کار ناکەین بۆ پەروەردەکردنی خەڵک. کۆسپ و تەگەرەیەکی دیکە کە لە بەردەم دەستوردا هەیە ئەوەیە کە ئێمە لە ڕووی ناسنامەی خۆمانەوە لە ڕووی ئەوە کە ئێمە چین بەتوە لە هەر کەسێک لەم وڵاتە بپرسە لە 195 زیاتری یا شتێک کەمتری دەڵێ کاکە من موسڵمانم. یەکێک لەو شتانەی کە کراوە بە کۆسپ مادەی 6 ڕەشنووسی دەستورە کە لە دەستوری عێراقدا مادەی 2 باش ئێمە لەلایەکەوە دەنگمان داوە بە دەستوری عێراق. لە لایەکی دیکەوە لێرە کێشەمانە مادە 2ەکەمان بردە بۆ مادەی 6 باشە گرنگ نییە، بەڵام لەوێش ئەمجا ڕێک ناکەوی لەسەرەوەی کە ئەم دەستورەمان تاموبۆیەکی مسلمانەتی لێبێ. هەر لە کاتی بەڕێوەچوونی کۆنفرانسەکەدا مامۆستا عەلی باپیر بۆ میدیاکان دووە و بۆچوونی کۆمەڵی دادگەری لەبارەی دەستورەوە خستە ڕوو. پێم وایە پێویستی بە زەمینە ساسی زیاتر دەکات. هیچ کەس نوقوڵی لەوە ناکە پێویستمان بە دەستورە، بەڵام دەستور بۆ ئەوە تعبیر کار لە واقعی هەرێمی کوردستان و پێویستی بە زەمینە سازی باشتر دەکات لە ڕووی دڵخۆشکردنی خەڵک، چەسپاندنی دادگەری، تەبایی سیاسی زیاتر لێک حاڵی بوون، بەڵام ئەمە هەنگاوێکی زۆر باشە. سەرۆکی کۆمەڵی دادگەری لە کۆنفرانسەکەدا جەختی لەوە کردەوە کە تا ئێستا لە هەرێمی کوردستان مرۆڤبوون و هاوڵاتی بوون نەبوونەتە پێوەرو و تەبایی ناوخۆییش نەبووە لەبەرەوەی دادگەری نەچەسپاوە و هەموو ئەوانش پێشمەرجن بۆ نووسینەوەی دەستورێکی باش. دەستورێک لە قازانجی هەموو لایدا بەتاکی. بەڵێ زۆر سپاس مامۆستا عەلی باپیر.